بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە چێژن سلااوان لەوێ خۆشحاڵم جارێکی لە پرۆگرامی بۆ هەمان با ئێوەی هێژا شاد دەمەوە ئەم شەو گەنگەشە لەگەڵ چوار کامی بیکەی پارتی دیموکراتی کوردستان لە سنووری پارێزگای هەڵەبجە دەکەین کە بریتین لە کاک هۆشیار حوسێن و هەروە کاکە عەتاڕەووف و کاکە سەنگەر شەید سەردار و سندوس حوسێن زۆر بەخێر بێن سەرچاوان پێم خۆشە سەرەتا وەک ئەوەی کە لە پرۆگرامی بۆ هەمان بۆ کاندیدان دیاری کراوە سەرەتا خۆتان بناسێنن ئێمە لای جەناب کاکە هۆشیار خۆ دەناسێنی پاشان ژمارەی لیستی پارتەکەت کە کاندیدی کردووی هەروەها ژمارەی زنجیرەی خۆت لەنێو لیستەکەدا گەرم کەم. هوشیار حسین عوسمان سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان ژمارە 190 لە بازنەی پارێزگای هەڵەبجە. کاکە عەتا عەتاڕەووف محەممەد شاوەیس ژمارە 5 لە بازدەی هەڵەبجە لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان. کاکە سەنگەر زۆر سپاس کاکسیانجان بۆ ئەم دەرفەتە. من سەنگەری شەی سەرداری حاجە حسێن دەرەقەی سەریم بە سەنگەرەورامی ناسراوم بربژێرم بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە 190 ژمارەی زنجیرەی خۆشم کۆتا ژمارە 6. هاتوو بەناوی گەورە من سندوس حسێن هەڵەبجەیی کاندیدی ژمارە 2 لە لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان. زۆر زۆر بەخێر بێن سەرچاوان کاکە هۆشیار جا با بێمە لای جەنابەت تۆزێک باسی هەڵەبجە بکەین. ئێوە ئەگەر خۆتان کاندید کردو و پێشنیازتان کردو بۆ حەزب یاوە تا حەزب کاندیدی کردوون لە دوای ئەوە ئایا هەڵەبجە چی پێویستە هەڵەبجە کەمەکوری چییە وەکو پێویست ئێوە دەتوانن ببنە نوێنەری هەڵەبجەیەکان گەرم. بەڵ لە ڕاستی ئێمە بۆ خۆمان پێشنیارمان کردووە کە بربژێر بین لە سنووری پارێزگای هەڵەبجە و بە خۆشحاڵیەوە و بە سوپاسەوە بۆ جەنابی سەرۆک و سەرکردایەتی پارتی کە ئێمەی پەسەند کردووە ئەمە جێ ڕێز و پێزانینی ئێمەیە. پاشان لە ڕاستیە هەڵەبجە مێژوویەکی پڕ لە خوێنی هەیە. هەڵەبجە هەمیشە پێشەنگ بووە لە ڕاپەڕین و خۆپیشاندانەکانە کەواتە پێشەنگیش بووە لە لێدان و وێرانکردنە لە قوربانیدانە. لە سەردەمی ڕژێم هەڵەبجە چەندین جار لێی دراوە و وێران کراوە و خەڵکەکەی زیندە بەچاڵ کراوە هەر لە ئەوەی لە مێژووی نوێ لە 74 لە 82 لە 87 پاشان لە کیمیاوی و تا ئێستش هەر هەڵەبجە هەر بەدەست کۆمەڵێ زوڵمەوە ئەناڵێنێ بەڕاستی. شوێنە زوڵمە لە هەڵەبجە دەکەن ئەوەی ئێستا هەیە بەڕاستی دەسەڵاتی ئێستای هەڵەبجە مەسەلا زوڵمە لە هەڵەبجە. نمونەی زیندوو ئێستا ئێمە وەکو پارتی لقی 12 کۆمەڵێ پرۆژەی باشمان ڕێک خستووە بۆ گوندەکانی پەرلەمان. نا ئێستا پارتی دەیەوێت لەو سنوورە لە گوندەکانی ئەو سنوورە هەندێک کەم و کوڕی و هەندێک پێداویستی ئەو گوندانە هەیە پڕی بکاتەوە بە خێرای پێداویستەکان بۆ نمونە پرۆژەی ئاوێکە پردێکە مۆلیدەیەکە هەر شتێکە خەڵکی گوندەکە پێویستی پێێتی. کۆمەڵێ پرۆژە هاتوێتە ئەو سنوورە هەندێکی جێبەجێ کراوە بەڵام بەداخەوە هەندێکی ڕێگری لێ کراوە. من لە هەندێک برادرم بیست بەڕاستی وتم ئەم پرۆژەی ئێوە بۆ جێبەجێ ناکرێ کۆمەڵێک گوندی بەسەرەوەیە وتی وەڵاهی من بە مدیر نەحێم وتووە کە ئەمە جێبەجێ بکا با جێبەجێ بکرێ و زۆر پێویستمانە بەڵام وتوێتی بەرپرسی مەڵبەند حسابە ئەویش دیارە ڕازامەندی لەسەر نەداوە. کاکە سەنگەر دێمە لای جەنابەت کابینەی نوێن بە سەرۆکایەتی بەڕێز مەسوود بارزانی و ئێماگەداری لە نزیکەوە زۆر هەوڵیدا بایەخێکی زۆر بۆ پارێزگای هەڵەبجە لە ئارادا بوو چەند پرۆژەیە نە هەڵەبجە و هەورامانیش دەمەوێت لێت بپرسم وەکو سەنگەری شەید سەردار کە ئێستا کاندیدی پارتی دیموکراتی کوردستانیت ئەگەر چوویتە پەرلەمان درێژە پێدەری هەمان ئەو پەیرۆ پرۆگرامەی کابینەی نوێنەری بۆ هەڵەبجەیەکان و هەڵەبجە. زۆر سپاس کاکسێن ئێمە بێ سەرەتا هەندێک بەرچاوڕوونی هەیە هەمان بێت بۆ ئەوەی بزانین چۆن قسە لەسەر ئایندەی خۆمانەکەی. پارتی دیموکراتی کوردستان
سەرەتا پێشە شتێ خۆی بە خاوەنی پرۆسی دیموکراسی و سیاسی و بە تایبەتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە ئەزانێ بۆیە جەنابی سەرۆک بەرزانی لە سەرەتاترین کاتەکانی دوای ڕاپەڕین بانگەشەی کرد لە کۆیە کە ئەبێ هەرێمی کوردستان لەسەر بنەمای پرۆسی سیاسی و دیموکراسی هەنگاو لەو کاتەوە ئێمە خۆمان بە خاوەنی هەرێمی کوردستان ئەزانین لەو کاتەوە هەتاوەکو یەسە بە باشی و بە خراپیەکانیشەوە بەڵێ ئێمە وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بەیان و دووپاتی کارنامەی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەینەوە بە زیاتر و بە باشترەوە لە ژێر چەتری دروشمەکانماندا کە دەڵێ ئارامی و پێکەوەی و ئاوەدانی و خۆراگری کاکە سەمیر ئاماژەی بە دروشمەکانی پارتیدا بۆم بانگەشەی خودی شەشەمی پەرلەمانی کوردستان تۆزێک ئەو دروشمانە بۆ دەنگدەرانت شیکەرەوە. بەڵێ پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لە هەوڵی ئارامی کوردستان بووە ئێمە خۆمانەزانین ئەوە پێشمەرگەیە کە باڵی ئارامی کێشاوە بەسەر هەرێمی کوردستانە هەموو سنوورەکانی هەرێمی کوردستانی بۆ پاراستوین من وەکو ئافرەتە شانازی بە و ئارامیەکەم کە لە هەرێمی کوردستانە هەیە بە تایبەتی هەروەها دەستی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ئاگادارین زۆر گرنگی بە ئاوادانی هەرێمی کوردستان ئەیاد ئەو پرۆژە خزمەتگوزاریانە لە هەرێمی کوردستانە لە سەرجەم ناوچەکانە بە گشتی کە کراوە جێپەنجەی پارتی دیموکراتی کوردستان وەک زۆرینەی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەندامانی پەرلەمانی شتیایدا مەوجودن بە هەوڵ و کێکۆژان و پرۆژە یاساکانی پەرلەمانتارانی پێش و ئەم پرۆژە یاسایانە زۆر زیاتر هەوڵ دراوە لە خزمەتی خەڵکی کوردستان نابێت. هەروەها پێکەوەیش ئێمە جەنابی سەرۆک زۆر جەخت دەکاتەوە لەسەر پێکەوەی ژیان لە هەرێمی کوردستانە ئێمە شۆک و هەڵەبجە شانازی بۆ پێکەوە فراوانە سنووری فراوانە ئاینی جوداشی تێدا بەدڵنیایی لە ناوچەی هەوار و براکاکەیەکانمان خوشکەکاکەیەکانمان بەڵێ بەدڵنیاییەوە ژیانێکی پێکەوەی و ئارام لە هەڵەبجەیە بەسەر ئەبرێت. هەروەها خۆراگری ئێمە شانازی بە و خۆراگری حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەەکەین چی وەک پێشمەرگە کە هەمیشە لە سەنگەرا بوون بەرامبەر بە دوژمنان توانیویانە وەک چیاکانی کوردستان خۆراگر بن. هەروەها پەیامی خۆراگریمان ئێمە وەکو هەرێمی کوردستان هەمیشە سەربەرزانە بەرامبەر بە دوژمنانمان وەک چیاکانی کوردستان سەربەرز و خۆراگر بووین بەرامبەر هەموو زەبر و زەنگەکانی دوژمنان کە لە خۆستنەوەی بەسیترین هەلا بوون بۆ ئەوەی شکست بە حکوومەتی هەرێمی کوردستان بهێندێ. هەروەها ئێمە وەکو هەڵەبجەیی بە تایبەتی سەرڕای ئەو هەموو زەبر و زەنگ و ناڕەحەتی و قوربانیەی ئەو هەموو بەڵێ ئەو هەموو زەبر و زەنگ و قوربانی بەسەر شاری هەڵەبجەدا هاتووە جیاواز لەوەش لە بەداخەوە لە پاش شەڕی براکوژی لە شەڕی ناوخۆی کە ڕوویاوە ئێمە وەکو پارتیەکانی هەڵەبجە ئەتوانم بڵێم نەک تەنها جارێک پارتین بگرە سێ جار ئێمە پارتی جارێک وەک پارتیەکانی پارتی دیموکراتی کوردستان جارێکیش وەکو ئەو پارتیانەی کە لە سلەیمانیە بەداخەوە ڕۆژانە ڕوبەڕۆی چەنەها تەنگ و چەڵەمە ئەبینەوە جارێکیشیان کە پەراوێز خراوین لەسەر جەم ئەو مافانەی کە وەکو تاکێت باس کاغاتا جەنابەت کاندیدی پارتی دیموکراتی کوردستانی بەیانی دەچووی بۆ پەرلەمانی کوردستان ئەتۆش وەکو پەراوێز خراوەکانی ئێستا تەعامل دەکەی یا ئەوەکە هاوڕاتێکی هەڵەبجە سەربەرایانێکی دیکەی سیاسی بێ کاری بە تۆ بێ لەناو پەرلەمان کاری بۆ دەکەی یان پەراوێز دەخەوە. من پێم وابێ ڕابردووی خۆم لەوانی هەڵەبجەیەکان هەورایمان شارەزوو شایەتی ئەوم بۆ بن لە ڕابردووشە کە کاندیدێکی پارتی بووم بێ جیاوازن چەندین ئیش و کارم کردووە شاری هەڵەبجە ناوەندی ڕۆژبیری هەژار دوفرانی خۆمەیە ماوەی 7 ساڵە خزمەتە خزمەتی هەڵەبجەکان بە هەموو دەن بڕۆنە جیاوازەکان ڕۆژێ لە ڕۆژان هیچ کارێکی ئەوم نەکردوە کە فڵانە کەس فڵانە ئینتیمای سیاسی هەیە ئەمەیان جیاوازترە ئەمە پارتیانەوە پەراوێزیان نا من بە هیچ جۆرێ وەک هەڵەبجەیەک چۆن لە ڕابردووە بێ جیاوازی هەموو هەڵەبجەکانم بەسەر کردوەوەتەوە بە هەمان شێولەکە کە چوو بە پەرلەما هەمان ڕتبی ڕابردوو یەکەم و دڵنیاشم لەوەی هەڵەبجەکان سیقیان بە وعدەکانی من هەیە هەڵەبجەکان سیقشیان بە وعدەکانی پارتی هەیە شکەم بۆ خۆ پەروەردەکراوی دەستی ئەو ڕێباسە هەڵەبجەکان سیقیان بە پارتیە تاوەکو ئێستا
پارتی دیموکراتی کوردستان هەر وعدێک و بەڵێنێکی بە شاری هەڵبجەیە بێت لە 100% جێبەجێ کراوە بەڵام لە ڕابردووە کۆمەڵێکان و پرۆژێکمان هەبوو لە هەڵبجە ئێستش بەردی بناخی نەماوە کە چەند جێگایی کە شاریان قەرار بوو دیکەنە و پرۆژانە بەردی بناقیان نەماوە ئەو بودجەیش کە بۆی دیاریکراوە بودجەکەی دیاری نەماوە بەڵام پارتی چەند ساڵ پێش جەنابی کات مەسوول بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بڕیاری پردی تۆقفلیە هەموو ماشایەتیەوەین بۆ پێ 6 بانک جەزا پردەکەی جێبەجێ کرد سەرباری ئەوە سایلۆکە بەغێر ئەوە ئەوەی کە من هین بم ڕێگرەکان لە ئیداری هەڵبجەوە هەیە ئەوەی من ئاگادار تاوەکو ئێستا ئەگەر هەڵەنە من 233 پرۆژە لە کابینی حکومەتی هەرێمی کوردستانە بۆ شاری هەڵبجە تەرخان کراوە بەڵام بەداخەوە لەو 233 پرۆژە تاوەکوسان لە هەڵبجە 33 پرۆژەی جێبەجێ کراوە ما باقیەکەی لە لاری ئیداری هەڵبجەوە با دەرفەتوێنەکاندانی دیکە کاڵشیان ئەگەر متوانەتان بەدەست هێنا بەکردەیی و بەڕاستی دەبن بە دەنجی هەڵبجەیەکان بەبێ جیاوازی ئەوە یەک دوو ئەو بەربەست و ڕێگریانەی کە ئێستا ئێوە باسی دەکەن بۆ کۆی کە حیزبی هەیە خەڵکانێکی پەرارەست کستووە کۆتایی پێ لێنن بڵێ لە ڕاستیە ئێمە ئەوەی لە ئەستۆمان بێ بەڵێن بە دەنگدەرەکانی خۆمانە دەین بە جەماوەری هەڵەبجە و هەورامان و شارەزوورە دەین لە چوارچێوەی یاسا و ڕێساکانی پەرلەمان ئەوەی کە پێمان بکرێ بیکەین ئیشی ئێمە لە پەرلەمان پێشکەشکردنی پێشنیازە یاسایە دروستکردنی لۆبیە بۆ یاسایەک دەربچێ پەیوەست بێ بە نەهامەتیەکانی خەڵکی هەڵەبجە ئێمە ئەو بەڵێنە بە خەڵکی هەڵەبجە دەدەین لە ڕاستیە پەرلەمانی ئایندا ئەرکێکی زۆر قورسی لە ئەستۆیە ئەویش نووسینەوەی دەستورە و پەسەندکردنی دەستورە لە ڕاستیە بەبێ دەستور ئێمە زۆر کێشە و گرفتمان بۆ دروست بووە ئەم پاشاگردانیە لەو سنوورە هەیە پەیوەستە بە نەبوونی دەستورەوە دەستور بەڕاستی ئەگەر دەستوری هەبێ پێڵی سوورە دەستور بەزاندنی بەڵام ئێستا بەڕاستی نەک دوو ئیدارەیە لێرە حکومەت هەیە لەوێ حیزب حکومەتە کێشەکە ئەوەیە بەڵێ بڵێ لەوێ حیزب حکومەتە من هیچ بەڕاستی هیچ ناخەمە ئەستۆی ئیدارەی هەڵەبجە بێگوناح و بەڕاستی بێدەسەڵات ئەوەی کە هەیە حیزبە لەوێتە حکومەکە هەڵەبجە بەسەراحەت بێڵێم ئەگەر دەستەکەی پارتی لە دەربێنی دەستی ئاوەدانی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی و نوێمی لە دەربێنی لەگەڵ هەندێک پرۆژە کە بەڕێز ئاسۆبامۆکی کردوویەتی و هەندێکیش منەزەمات کردویانە ئەمانەی لێ دەربێنی بەڕاستی وێرانەکەی پێش هەشتاکانە دەست خۆش کاکەسەنێت بەڕوونی پێم بڵێ ئەو پرۆژانی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم کابینەیە دەیەوێت لە هەڵەبجە بخرێتەوەی جێبەجێکردن ڕەحزی ڕێگریەک هەیە لە بەرامبەر پرۆژان دوای بۆستێنرێ پەک بخرێ ئەگەر ئێوە دەرچوون ڕێگری لەو پەکخستن و ڕێگریکردنانە دەبی کاکسێن با ئێمە جارێ تێبگەین هەوڵاتیانی کوردستان بزان با هەوڵاتیانی کوردستان بزان جارێ با ئێمە تێبگەین لە جۆری بنیادنانی پرۆژە ئێمە پرۆژە لەسەر دوو جۆر پرۆژەمانەیە پرۆژەی وەبەرهێنانمان هەیە لەگەڵ پرۆژەی پەرەپێدان پرۆژەی پەرەپێدان و وەبەرهێنان لە سندوقی لۆکاڵی ئیدارە لۆکاڵیەکانە سەرڤەکرێت بەڵێ بۆ نمونە 150 پرۆژە دەرچووە بۆ هەڵەبجە بە گوژمەی 386 میلیارد دینار باشە لە بەرامبەر ئەمەیان 151 پرۆژە دەرچووە بۆ زاخۆ بە گوژمەی 400 میلیارد دۆلار ئەوەی زاخۆ هەتا ناوەڕاستی ئەم ساڵ هەر هەمووی جێبەجێ کراوە تەواو بووە بۆ لەسەر سندوقی نەختینەی زاخۆ لۆکاڵی پرۆژەکان جێبەجێ کراوە بەڵام هەتاوەکو ئێستا لە هەڵەبجە 42 دانە پرۆژە جێبەجێ کراوە بۆ تقریباً 100 و ئەوەندەی ماوە لە ئەوەی ئەمە زانیاریمانە لێ وەستێنراوە ئەو جاکە سەیان با ئێمە بینەوە سەر پرسی هەڵەبجە ئێمە کاتێک کە داخلی هەر پرۆسەیەکی سیاسی بە تایبەتی جانبی ئینتیخابیە بی بۆ چی ئەبی بۆ ئەوەی ململانەی لایەنەکانی بەرامبەرت بکەی بۆ ئەوەی بگەیتە دەسەڵات باشە ئەو لایەنانەی ئێمە لە هەڵەبجە چیان کە منافسیان 30 دانە ساڵە بە جۆرێ قسەکەن پێیان وایە معارەزەن و بێدەسەڵاتن باشە هەر سەیری دروشمەکانیان بکە دروشمی یەکێتی نیشتمانی کوردستان لە هەڵەبجە و لە هەموو کوردستان هەڵێ کۆتایی پێدێنن کۆتایی بە چی دێنن کۆتایی بە دزی و جەردەیی مەرزەکان دێنن
کۆتایی بە دەرمان خواردن ئێنن، کۆتایی بە دەرکردنی دامەزرێنە ئەساسی و سەرەکیەکان یەکێتی ئەێنن، کۆتایی بەچی دەێنن. بۆیە من ئەمەوەی لێرەوە شاشەکەی جەنابەت بەکاربێنم بە هەڵەبجەی و هەورامی و شارەزوویەکان بڵێن ئەوە یەکێتی نیشتمانی کوردستانە، خۆڵی کردووەتە چاوی تاک بە تاکی هەموو کوردستان. باشە بەم جۆرە ڕیتمە داخلی بانگەشەی ئینتیخابی دەبن کەچی بۆ خۆیان دەسەڵاتدارن دەبێت لە 91ەوە لە ناو دەسەڵاتن هەر پێشەوەی داخلی بەرنامەکە بین کاکسیان هەر پێشەوەی داخلی بەرنامەکە بین گوێم لە خیتابێکی برادێک بوو بە جۆرێ خیتابیەدا کە ئێستا سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستانە بەداخەوە من لێرەوە بە یەکێتیە ئەسیلەکان ئەڵێم بە یەکێتیە دامەزرێنەرەکان یەکێتی ئەڵێم بە نوخبەکانی ناو یەکێتی نیشتمانی کوردستان ئەڵێم لێرەوە ڕجاتان لێەکەم یەکێتی بگەڕێنەوە بابی دەسەڵاتی مام جەلال بەڕاستی ئەو یەکێتی جاران کە قوربانی داوە کە شەهیدی داوە ئەو یەکێتیە نەماوە من ئەتوانم لێرەوە بڵێم هەر سلێمانی و هەڵەبجە و ئەو زۆنەی کە ئەوان تایە دەسەڵاتدارن و حکوومەکەن بووەتە ناوەندێکی مافیاگەرایی. تۆ ئەگەر تەرکیز بکەیت من نمونەیەکی بچوو بۆ جەناب دێنمەوە ئێمە هەر بە چاو کاتێ بەسەر جادەیە ئەڕۆین کاتێکە کەسێک دێ بە شقلی ئەیناسیتەوە کە هونەرمەندە مامۆسایەکی ئاینی دێ بە ئەمامەکەیەوە ئەیناسیتەوە کە مامۆسای ئاینیە یعنی سەرکردەکانیوان بە شکوچ دووبەرگەکانیانە ئەزانی کە چین و چینی جا بۆیە دەبێ خەڵکی کوردستان بە تایبەتی خەڵکی دەڤەری هەڵەبجە لەوە تێبگا کاگوشار ئاماژەی بە شتێکی زۆر جوان کرد من لێرەوە بە هەڵەبجەیەکان ئەڵێم پرۆژەکانی جەنابی براگەورە کاک مەسروهیکانی حکوومەت هێرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە هەڵەبجە دەربێنە بە زایدی ئەوەی کە کاگوشار فەرمی کاگاسۆی حاجی محەممە بامۆچی ئەمانە دەربێنە هەڵەبجە چی بۆ کراوە هەڵەبجە ئەوجا کێشەیەکی تریشمانەیە هەندێک لایەن هەیە لە هەڵەبجە کە ئێستا دەسەڵاتدارن لە هەولێر و سلێمانی ئۆپۆزیسیۆن و لە دەسەڵاتان بۆ نمونە یەکگرتووی ئیسلامی لە هیچ جمگەیەکی حکومڕانیە بەشداری نەکردووە لە هەڵەبجە لە ئیدارەدانی هەڵەبجە بەشدارە یعنی ئەم یاریکردنە سیاسیە پێیان وایە خەڵکی هەرێمی کوردستان بەو جۆرە هوشیار نییە کە ئەم یاریکردنە ببینن من پێتەڵێم دڵنیا دەکەمەوە بیستی مانگ خەڵکی کوردستان و بە تایبەتی هەڵەبجە ئەمە بەو لایەنانە ئەڵێنەوە ئەبێ بیشی دەنەوە ئێستا جەنابەت کاندیدی پارتێکی سیاسی بۆی کوری شەشەم چیتە پەرلەمان زۆر جار پلاس لەوە دەکرێت کەسانێک بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان کاندید دەبن خۆیان کاندید دەکەن لەڕێی حەزبەکەەوە وەک وەسلەیەک بەکاردیان پێم خۆشە سودستخان بە دەنگدەرانی خۆی بڵێ ئایا بۆ بەرژەوەندی کەسێتی خۆ دەشتە پەرلەمانیان فعلەن دەتەوێت خزمەتی هەڵەبجە و هەڵەبجەیەکان بکەیت بە دڵنیایی من بۆ بەرژەوەندی خەڵکی هەڵەبجە بە تایبەتی ئەچمە پەرلەمان من بە خۆشحاڵیەوە ئەڵێم من وەکو کاندیدێک کە بەربژێر کراوم لەلایەن حیزبەکەی خۆمەوە کە من خۆم داوام نەکردو ببمە بەربژێر بەڵکو حیزبەکە پارتی دیموکراتی کوردستان پێشنیازی بۆ کردوم من بە سوپاسەوە ئەو ئەرکە قورسە کە ئەمانەتی گەیاندنی دەنگی خەڵکی شارەکەی خۆمە بیگەێنمە پەرلەمان ئەمە ئەمانەتێکی زۆر قورسە من بە هەموو توانامەوە جەختەکەمەوە لەسەر ئەوەی کە دەنگی خەڵکی هەڵەبجە بە ئەمانەتەوە بە وردی ئیشی لەسەر بکەم بیگەێنمە پەرلەمانی کوردستان لەوێشەوە بە پرۆژە یاساکان دەستی حکوومەتی هەرێمی کوردستان بگرم و بیهێنینەوە خزمەتی خەڵک و شارەکە بە ئاوادانکردنەوەی زیاتر بە بەرزکردنەوەی ئاستی داهاتی تاک لەسەر جەمبوارەکانی خزمەت گوزاریە دەڵی بەرنامەی بۆ هەمووانەوە چ بەڵێنێک بە دەنگدەرانی خۆت دەستنووری پارێزگای هەڵەبجە دەدەیت پاشان باسی گرنگترین پرۆژەم بۆ کە کاتێک کە چیتە پەرلەمان یەکەم هەنگاوت یەکەم کارکەبیکەی چییە؟ وڵای بە دڵنیایەوە من ئەو پەیمانە بە خەڵکی هەڵەبجە هەورامان شارە زۆر ئەم من نوێنەری تەواوی ماپەنت زەوتکراوەکانی خەڵکی هەڵەبجە چونکە بمانێ نەمانێ خەڵکی هەڵەبجە مافی تەواو زەوتکراوە ئێستا بە نمونە تۆ نمونێ وەرگین بەس تەنها بڕۆ لاوانی هەڵەبجە بینە بزانن لاوانی هەڵەبجە سەرقاڵی چی لە هەڵەبجە چی پرۆژەیەکی خزمەتگوزاری لەو شارە کراوەتەوە بۆ خەڵکی هەڵەبجە کە لاوان سوودمەند بدەی لاوانیان ئێستا وا سەرقاڵ کردووە یەندە و لاوانیان سەرقاڵ کردو بە ماتۆڕسواری ئەمانە خەڵکی هەڵەبجەیان تەواو ئیزعاج کردووە ئەمەش بۆ ئەوە ئەگەرێتەوە کە ئیدارەی هەڵەبجە نەیتوانیوە جەوێکی ئارام و فەرەهام بۆ ملاوانی هەڵەبجە دیاری بکات من دڵنیایی خەڵکی هەڵەبجەیە لە ڕابردووە هەر وعدێک بە خەڵکی هەڵەبجەیە بێت بەو هێرەی کە خۆما بێ هەمویان هەمیشە ڕاست بووم لەگەڵیاندا
ئەو وعدەیان پێ ئەم چی تەڵەبێک هەبێت بەڵام ئەو تەڵەبە تەنها بە هین کرێت بە من بکرێت نەک تەڵەبێک و من یەک هینش بێت چی پێ بکرێت ئەوە وعدێن بە خەڵکی هەڵەبجە نە زیاد نەکەم دڵنیایانەکەمەوە یەکێ لەوانەیە کە خەمخۆر و خەمخۆری لاوانی هەڵەبجە بن دەست خۆبێ نێ مۆلای جنابێت تاوە پێستا باسی بەرکەوتەی شیمیاباران نەمان کرد ئەوانەی کە بەرکەوتن تاوە پێستا لە مێدیاکان دەبینین بەشێکیان ماوە بۆ چارەسەر بۆ کێشە دەمەوێت بزانن بۆکو لیستی پارتی دیموکراتی کوردستان لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان و بە تایبەتی لە ناو پەرلەمان چیتان لە هەک بەیە بۆ ئەوانەی بەرکەوتەی سەچی کۆمەڵکوژی کیمیایی بەڵێ چکە پێم وابێ ئێستاش ماون بەشێک بۆ چارەسەر بەڕاستی هەڵەبجەوەکو خێزانێک وای نێمە ئێستا ئەوانەی کە ماون و بەڕاستی بەو دەردەوە دەناڵن زۆربیان نەناسینەوە بەداخەوە بەڵام ئێمە ئەو بەڵێنە بەو بەرەزانە دەدەین ئەوەی لە توانامان بێ بۆیان بکەین یاسا دەرچووە بڕیاریش هەیە لە حکوومەتەوە بەڵام هەندێکی جێبەجێ نەکراوە ماوە هەندێکی کراوە هەندێکی ماوە هەوڵی جێبەجێکردنی ئەوە دین کە ماوە وە بەڵێنیشیانە دەینێ هەر شتێکی کیان پێویست بێ بەبێ جیاوازی بڵێ ئێمە بۆیان جێبەجێ بکەین کاخین ئێمە بەڕاستی کێشەمان فقط لە کیمیابارانی هەڵەبجە نییە هەڵەبجە زۆر کێشەی تری هەیە ئێستا خەڵکانەکە تاوە ئێستا بە کەسکاریان شاد نەبوونەتەوە هەندێکیان ئێستا بڵێ پاش کیمیاباران بەڕاستی کۆمەڵی خێزان دەربەدەر بوون لە ئێرانە هەندێکیان ون بوو مناڵیان بۆ پێشانە ئەوە شەکەین بڵێ کاکە سنگر دێم وڵای جەنابەت یارە پارێزگاری هەڵەبجە سوودێکی فراوانی 150,000 بۆنی هەیە بۆ زەوی کشتتوکاڵی دەگوترێت خاچیشی زۆر بە پیتە بۆ واری کشتتوکاڵ دابینەی نوێمیش بە سەرۆکاتی کاک مەسعود دیارە زۆر بایەخی بە بواری کشتتوکاڵدا بە تایبەتی لەم کابینەیە بینیمان بەڵەمەکانیمان بینی سنگەری شەی سەردار چی لە هەکبەیە بە بواری کشتتوکاڵ بۆەوەی زێدەتر پەرە بۆ بوارە بگرێت هەکبەی من با دوهەمی پێمیشت بێنە بەڕێ بەرنامەکەم بەرەوکەدا جا بوازوو هێناتن و ئەمان نێریتەوە کاتەکە زۆر کەمە با من عەرزی جەنابەت بکەم کاکسێن گیان جارێ پێش هەموو شتێک هەکبەی من پێشمەرگایەتی و پاراستنی ئەو دەسەڵاتەیە ئەو حکومڕانیەیە کە جەنابی کاک مەسعود بۆ جاری دووەم وەریەگرێتەوە لە کابینەی دەیەمە ئێمە بە جۆرێک لە حکوومەتی هەرێما کاتێک کە داخڵی ناو هەڵەبجە ئەبین بە جۆرێکی استراتیژی سێری پرسەکانەکەی ڕاستە من لێرەوە بە جەنابی کاک مەسرور و بە هەموو حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێن بڵێ لە هەڵەبجە بێکاری هەیە بڵێ لە هەڵەبجە ژیان نییە بڵێ گەنجەکانی ناو هەڵەبجە گیرۆدەی دەستی بێکارین و بێزارین لە ناو هەڵەبجەدا بەڵام ئەمە چۆن ئەبێ بە چ میکانزمێک ئەبێ ئەمانە ڕێک بخرێنەوە بەداخەوە لایەنی دەسەڵات لەوێ هاتووە هەموو هەڵەبجەیەکانی کردووەتە بە ناوی دژە تیرۆر و بە ناوی ئەوە ڕێک ئێستا سیاجێک بێنە بە دەوری هەڵەبجەیە هەست دەکەی ڕێک معسکرێکە کە دروست کراوە ئەمە ئەبێتەوە هۆکاری لە ناوبردننی ئەمە ئەبێتەوە هۆکاری ئەمە ئەبێتەوە هۆکاری لە ناوبردننی ئەو گەشە عقلیە گەشە هوەریە گەشە پیشەیەی کە هەڵەبجە بۆ خۆی کانگای ئەوە بووە بۆیە استراتیژێتی ئێمە استراتیژێتی شکاندنی تەوقی ئابوووریە لە پاڵ ئەوە شاشکاندنی تەوقی فکریە چکە لە هەڵەبجە ئێرهابێکی فکری هەیە کە دەڵێت با عەرزی جەنابەت کەم آخر بە ئەوە مەسەلەکە کە چونکە خەڵکی ئەوێ زۆر ڕوبەڕووی ئێمە ئەبێتەوە پرسیاری ئەمەمان لێەکە هەلی کار لەوێت چۆن دروست ئەبێ کاکسەهێن هەلی کار بە تەعینات دروست نابێ ئەبێ خەڵکی هەڵەبجە لەمە تێبگە ئەبێ بە پرۆژە ئەو پرۆژانەی کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هێناوێتە هەڵەبجە پرۆژەکانی چینکردنەوەی مەرزی سازانە کردنەوەی سایلۆی هەڵەبجەیە کردنەوەی دروستکردنی پردی تووەقوتە دروستکردنی بە عەرزت کەم دروستکردنی پردی تەنگی سەی مەحەمەیە ئەمە بۆ چییە ئەمە بۆ ئەوەیە هەڵەبجە بێتە ناوەندێکی ترانزیێتی بازرگانی کە بوو بەمە لەوە دڵنیا بە زاخۆ ئاسا کە ئێستا هیچ کەسێک پێویستە بەڵێ وەکو زاخۆ ئاوەدانە بێتەوە کەس پێویستی بە تەعینات نابێت لە هەمان مەسەرە لەسی چرکە دوهامی پەیامت بێنێت فڵ پەیامی من دڵنیاکردنەوەی دەنگدەرانمانە بەوەی کە لە ئایندەیە پشتیوان بەخوا و پشتیوان بە دەنگدەرەکانمان کە داکۆکی کارێکی سەرسەختە بین بۆ پەیامی تۆش بە کاتەکەم چکە بۆم دیاریکراوە کاگۆشە
هەڵەبجە بەناو پارێزگایە هەلی کاری تێدا نییە شوێنێکی بازرگانی نییە ئێستا هەڵەبجە دیاردە بەڕاستی بۆتە دیاردە کۆچکردن لە هەڵەبجەوە بۆ شارەکانی کە یان دوانی پێیامت دواپیامی دیش بۆ خەڵکی هەڵەبجە بۆ دەمدەرانی هەڵەبجەوانی کە متمانم پێەکەن بەڵێن ئێوان پێم کە هەڵەبجە بکەینەوە بە هەڵەبجە خۆی چونکە ئەو هەڵەبجەی کە ئەمڕۆ هەیە هەڵەبجەی بێژۆگەی دیە دەچکە لێرەوە بە خەڵکی هەڵەبجە و هەڵەبجەیەکان و هەورامیەکان و شارە زوریەکانەدەم ئەڵێم بیستی مانگ دەسەڵات لە چەتە و مافیاکان وەرگرنەوە بیدەنەوە دەسی ئەو لایەنەی کە خۆی بە خاوەنی نەگەرێمی کوردستان هەر چوار پارچەکە ئەزانێ گەیشت سپاس بۆ کاندیدانی سنووری پارێزگای هەڵەبجە کەم شەو لە پرۆگرامی بۆ هەمان ئامادە بوون دفتانوان سپاس بۆ بینەرانی قەدرگرانی کوردستان 24 کە تا وەگەستا لەگەڵمان بوو هەمیشە باشە